يلا بفر بفري خندري ما بفر بفري خامر لكوێستانەکانی قەندیل و هەڵگورد دەینە بازار عاجیاوە حەلاگەی گەورە بە 1000 دەفرۆشین حەلاگەی گچکە لە 500 دەفرۆشین ئاموجێرەکەی زۆر خۆشە لەبەرەوەی بەفرەکە سروشتیە بەفرێکی زۆر خۆشە خەڵک زۆر عەز دەستێ بۆ ماستا بەکاری دێنن بۆ شەربەت بەکاری دێنن بۆ دۆ بەکاری دێنن بۆ زۆرش بەکاری دێنن لەبەر بەفرەکە سروشتیە بۆ مانگی ڕەمەزان خەڵک زۆر عەز دەستێ خەڵکی زۆریش داوایان لێ کردوین لەگەڵ خۆیان دەبین لەبەر ئێمە شارەزای شوێنەکەین و هاوکاریان دەکەین بفر بفري خندري بفري خامر بفر ئەو بەفرە بەفری کوێستانانە بەفری قەندیلیە زۆر تەبیعیە بە ماسا و بە دۆ و بە هەموو نەقێک دەخورێ هەر باوەڕکە تامشێژی گەلە خۆشیە لەبەر ئەوەی سروشتیە کوێستانەیە خاوێنە لە وڵات ژینجێکی خاوێن ڕاهاتووە ئەمە لەوا ماگی ڕەمەزاندا پێم خۆشنی هەموو ئێوارەیەک نییە هەموو ئێوارە کاتی بەرماگەدانیە لەگەڵ ماسای مەڕانی بەکاری بێنن بۆی بەفرێکی خۆشە بەفری خۆمان نییە ئیدی هەر دەرمانیش تایبەت خاصەن ئێوارانیە دەگەڵ بەرماگی بەکاری بێنی گەڵ ماساوی يلا بفر بفري خندري ما بفر